ئێوار باش تەماشەبن هێژە ئەمە ئیش هەفت بەرنمەیە خۆدا لەسەر ڕەوشە باشووری کوردستانی بسەکنن لە باشووری کوردستانی قەیرانێک قریزێک سیاسی هەیە بەرێژە هەبوو لێوان دەمێ داوی هەنێک زێدە بوو هون دەزانن ڕۆژە 22 نیسانێ سەرۆکۆماری تورکیا تایب ئەردوغان چوو باغدا و دڤەگەرێ دەژی هات هەولێرێ لێ دەرێ بە پەدەکێرە مەلبەتە بارزانی ڕە هەفدیتن پێکانین پشتی vê hevdîtinê hat gotin ku di navbera Tirkiye û Iraqê de hin peyman hatine çêkirin, hin peyman hatine eşkerekirin. Ji bo ku li dijî Partiyek Herkerê Kurdistan operasyonek were dest pê kirin, peymanek hatiye morkirin. Ewana nediyarin Tirkiye tiştan dibêje, Iraq tiştekî din dibêje, lê li Başûrê Kurdistanê tê payîn ku hilbijartinên parlamentoyê hebin. Hilbijartinê parlamentoyê diviye bû 2022 de pêk bihata lê niha pêk nayê lazime meha şeş da pêk were pedeke dibêje naxwaze pêk were niha Nêçîrvan Barzanî çû Baxdayê wê derê bi rêveberiya Iraqê re partiyê siyasî re hevdîtin pêk tîne û Mesûd Barzanî serokê pedekê jî îro li Hewlêrê bi hin rayedarê Îranê re hevdîtin pêkanî em ê îşev ser rewşa Başûr û Iraqê bisekinin û mêvana me jî birêz Niyaz Abdullah rojnamevan û nivîskar nal pêşberî me ye êvar baş Evar baş. Niha taybet piştî çûyîna Erdogan ya Baxda û divegerê de hat Hewlêr û li wir daxuyanî dan hin hevdîtin hatin kirin. Ev çûyîna Erdogan ji bo Iraqê û Başûrê Kurdistanê taybet tê çi maneyê yani hûn çawa şîrove dikin em ji vê pirsê dest pê bikin pişt re jî dixwazim derbarê meselê hilbijartin û helwesta partiyê din de hin tişta ji we pirsin fermû. ئەم کاتێ ئێوە و بەڕێزانیش باش سەردانەکەی ئەردۆغانێکێک بوو لە سەردانە چاوەڕوانکراوەکان چونکە ماوەیەکی زۆر بوو هەوڵ هەبوو لە نێوان دەوڵەتی عێراق و دەوڵەتی تورکیا بۆ ئەوەی چەند ڕێککەوتنێکی بازرگانی و لەگەڵیشیاندا ڕێککەوتن سەبارەت بە پەیوەندیە سیاسەکانی نێوان پارتی کرێکارانی کوردستان و هەڵوێستی دەوڵەتی عێراق لە بەرامبەر پارتی کرێکارانی کوردستان واژوو بکرێت ئەمە جگەلەوە هەوڵ هەبوو بۆ ئەوەی ڕێککەوتنی نوێ لەبارەی تەنگژەی ئاو لە نێوان دەوڵەتی تورکیا و دەوڵەتی عێراق واژوو بکرێت تا لێک تێگەشتنی زیاتر هەبێت چونکە لە ماوەی ڕابردوودا دەوڵەتی تورکیا بابەتی ئاوی وەکو فشارێکی سیاسی لە بەرامبەر عێراق بەکاردەهێنا ئەمە جگەلەوەی لەم پەیوەندیە چاوەڕوانکراوەدا دەرەنجامەکەی ئەوە بوو کە ئەو گفتوگۆ پێشوەختانەی کە لەلایەن بەرپرسانی تورکیا و سەردانی بەرپرسانی عێراق بۆ تورکیا بە ئەنجام گەیەنرا بوو ئەو بوو دەرەنجامەکەی دوای هاتنی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا چەندین واژووی لە ناو عێراق لێکەوتەوە واژۆکانیش سەرجەمیان پەیوەندیان بە ڕێککەوتنە نوێیەکانی بازرگانی هەبوو کە ئەو ڕێککەوتنە بازرگانیانە ڕاستە لە ڕووکەش داوا دەردەکەون بەشێک بوژانەوەی عێراق و قازانجێکی دارایی گەورەی دەوڵەتی تورکیا تێدا بێت بەڵام لە بنەمادا لەبری ئەوەی کە ئێستا چاوەڕوان بکرێت گەشە سەندنی عێراق بێت بە جۆرێک لەبریەوەی عێراق بکاتە وڵاتێکی وەبەرهێنەر مەترسێکە ئەوەیە کە زیاتر عێراق وەکو دەوڵەتێک بکاتە وڵاتێکی بەرخۆر بەمانایەک هەر وڵاتێکی هاوردەکراو بێت پشت بە سەرچاوی هاوردەکراوی دەوڵەتی تورکیا بەستەوە کۆی کە لە ماوەی ڕابردوودا بە هەمان شێوە زۆر بە سەختی یان بە ڕێژەیەکی ئەجگار زۆر پشتی بە هاوردەکراوی کەرستەی ئێرانی یاخود دەرەکی بەستووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم پرۆژانە ئەوەی کە ڕوونە ناکرێت بە تەنیا وەکو پرۆژەیەکی عێراقی تورکی هەژماری بکەین بەڵکو پرۆژەیەکە ئەکرێت بەریەکەوتنی پرۆژەی ئێرانیشی لەگەڵدا بێت بەریەکەوتنی پرۆژەی بەشێک لە وڵاتانی دیکەی لەگەڵدا بێت بەڵام لەگەڵ ئەوەدا پرۆژەیەکی درێژخایەن بێت بۆ بەرژەوەندی وڵاتی چین یاخود بەرژەوەندی وڵاتانی دیکەی زلهێز بۆیە کۆی ئەم بابەتانی کە لێ کەوتۆتەوە لەگەڵ عێراق تا ئێستا چەندین بابەتی دیکەی تەمەبوژاوی هەیە کە هێشتا تەواو ڕوونین ئایا ئەم پرۆژانە چۆن لە وردەکاریدا جێبەجێ دەکرێن ئایا ئەو لایەنانی کە دەبنە جێبەجێکاری ئەم پرۆژانە جارێکی تر بەرپرسانی دیکەی عێراقن بەرپرسانی دیکەی تورکیا چۆن دێن و ئایا لەگەڵ هاوردە و هاتنی کۆمپانیەکانی تورکیا بۆ ناو عێراق و زۆربوونی ژمارەیان ئایا بابەتی دەستی کاری عێراقی بە وردەکاریەوە چی بەسەر دێت چۆن جێبەجێ دەکرێت چونکە لە ماوەی ڕابردوودا ئەو هەزاران کۆمپانیا تورکی کە لە هەرێمی کوردستان هەبوو بە پێی یاساکانی وەبەرهێنان
دەبوو ڕێژەیەکی زۆری ئەو کرێکارانە کرێکاری ناوخۆیی بن، کرێکاری خەڵکی کوردستان بن، بەڵام لە دەرەنجامدا بۆ جۆرە نەکەوتەوە. هەموو ئەم وردەکاریانە ماون بۆ ئەوەی کە لە ماوەی داهاتوودا بەرچاومان ڕوون بێت و بزانین چۆن دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بله. اگر ترکیه العراق عالیه آبوری و سیاسی دا مذهب و بهز بوه ایران اول رفلکسک هلوستک چاو نشان میده، یعنی ایران دهیله که ترکیه العراق به خودی قدرت خودی هست. بۆ نمونە ئەمە بابەتێکی ئاسان نییە ئەوەی کە ئێران بە ئاسانی ڕێگا بدان نێچیرێکی گەورەی وەکو عێراق کە لە ڕووی مەزهەبی و شیعەگەرایەوە بۆ ئەو گرنگە و لە هەمان کاتدا سەرچاوەی دابینکردنی سپیکردنەوەی پارەیە بۆ ئێران و پشتبەستنە بە سەرچاوەیەکی ئابووری گەورەی ئێران لە عێراق و هەروەها ئەوەی کە زۆرێک لە میلیشیا ئێرانیەکان کە لە عێراقەوە سەرچاوی داراییان پێدەگات و لە ئێرانەوە بە هەمان شێوە پشتیوانی دەکرێن و سیاسەتی ئێران لەسەر ئەرزی واقع لە عێراق جێبەجێ دەکەن بە دڵنیایی لە هەر شوێنێکدا بەریەکەوتن هەبێت ئێران بە ئاسانی ڕازی نابێت. بۆیە لە بۆمبارانکردنی کۆرمۆر و ئەو ناوچانی دیکە و کێڵگەنەوتیەکانی دیکە کە هەبوون لە ماوەی ڕابردوودا تا ئێستا ئەوەی کە ڕوونە هەمووی درۆن و بردومانی ئێرانین بەمانایە کە ئێران ڕێگە نادا بە ئاسانی سەرچاوی دیکەی جێگرەوەی وڵاتانی دیکە یاخود ناوخۆی تەنانەت لە کوردستان و عێراقیش هەبێت کە بێتە هۆکاری ئەوەی ئێران بەرژەوەندی ئابوووریەکانی بە تەواوی لەوێ تێک بچێت. بۆیە چاوەڕوانی ئەوە ئەکرێت لایەنەکانی دیکەی ئەم ڕێککەوتنانە زیاتر ڕوون بێتەوە بۆی بزانین بەرژەوەندیەکانی ئێران و تورکیا زیاتر لەسەر ئەرزی واقع چۆن بەریەکەوتنیان دەبێت. بله. نه العراق وقت دولتك حكومتك فهي سروك كمال هي سروك وزير هي هبتش هي ليه العراق هيزن جداشي يعني دسته قالك هيزاد ناب العراق دنا العراق نها خدي او هيزك لقال تركيا لدجي بارتيه كاركري كردستان دست بشاركي بك يعني مثلا نخواست يعني بخوازيجي بلكي نكي ليه او هێزە عێراقی هەیە وەرە لە باشووری کوردستان لەگەڵ پەیای تورک لەگەڵ لەشکری تورک تەبلی ئۆپەراسیۆن بوو. ئەمە یەکێکە لە مەترسیە گەورەکان کە دەمێکە گفتوگۆی لەبارەوە ئەکرێ بە تایبەت کاتێک کە ڕێکەوتنی ئاساییکردنەوەی بارودۆخی شنگال لە دوای ساڵی 2020ەوە ئامادەیی بۆ کرا تا ئەوەی کە لە ساڵانی دوایی واژووی لەسەر کرا. هەڵبەت ئەم ڕێکەوتنامەیە بە تەواوی بە ئاگداری و بە ڕەزامەندی دەوڵەتی تورکیا ئەنجە عێراق و هەرێمی کوردستان و بە ئاگایی ئەم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەزارەتی دەرەوەی ئەمریکا بوو. لەناو ئەم ڕێککەوتنە عێراق بەڕوونی لەگەڵ هەرێمی کوردستانە ئاماژەیان بەوە کردووە کە هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان لە شنگال و دەربنرێن لە بەرامبەر ئەوە هێزەکانی دیکەی ئاسایش و ناوخۆ بۆ خەڵکی ناوچەکە دروست بکرێت لەگەڵ کۆمەڵێک بابەتی دیکە. بەمانەیە مەبەستم ئەوەیە بڵێم پێشتریش ڕێککەوتنی هاوشێوە هەبووە کە فشار بخرێتە سەر پارتی کرێکارانی کوردستان، بەڵام عێراق لە ئەرزی واقعدا تا ئێستا خۆشبەختانە هەڵبەت نەچێتە ژێرباری ئەم بابەتە. بەڵام تا ئێستا قسەکانی عێراق ناڕوونن، لێدوانی جیاجیا دەدرێت، هێشتا ڕوون نییە ئەو جۆرە لێک تێگەیشتن و ئاستەی لێک تێگەیشتن کە بە فەرمی پێگەیشتون چییە. بەڵام ئەوەی کە باس کراوە بەڕوونی دەمێکە ئەویشکار بۆ جێبەجێکردنی دەکرێت بۆ لەسەر سنووری ئێران و هەرێمی کوردستان و عێراق دەستکراوە بە دروستکردنی تەلبەند دیوار تەنانەت لە هەندێک لە ناوچەکانی هەردوو کوردستانین ڕۆژهەڵات و باشووری کوردستان تەلبەندی دیوار دروست کراوە. ئێستا خەریکە ناوچەکاندا ئەبڕێنرێن بە بیانووی هەبوونی کۆڵبەر و قاچاق و کۆمەڵێک بابەت. بۆیە لەم ئاستانەی کە هەیە ئەگەریەوەی هەیە کە هێزی پاسەوانی سنوور بێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە تا تەلبەندێکی دیکە دروست بکرێت لە نێوان باکوور و باشووری کوردستان و ئەم هێزانش بچن هەڵبەت ئەکرێت گۆڕینی دیموگرافی بەدوادا بێت، هەندێک مەترسی دیکەی بەدوادا بێت، بەڵام ئەکرێت کۆمەڵێک لایەنی ئەرێنی دیکەشی هەبێت بۆ ئەوەی کە ئەو سنوورانەی کە دەوڵەتی تورکیا بە مەترسی ئەزانێت وەکوی کە لە خاکی هەرێمی کوردستان و هێرشی بکرێتە سەر وەکوی خۆی لە بیانوەکانی باسی ئەکات ئەکرێت جۆرێک بێ لە هێورکردنەوە. بەڵام ئەوەی کە دۆخی هەرە ناخۆشە کاک ئامەد ئەمەوێ باسی بکەم لەناو هەموو ئەم قسانە یەکێک لایەنێک کەونە گوتاری فەرمی حکومەتی هەرێمی کوردستانە، گوتاری فەرمی وەزارەتی پێشمەرگەیە،
گوتاری فەرمی ئەم لایەنانەیە کە تا ئێستا ئەکرێ بڵێن بەلایەنی تەواو نابەرپرسیار دیارن لە ناو کۆی ئەم ڕوونکردنەوەیدا بە تایبەتتر کاتێک کە ئەردۆغان هات و فەرشی سووری ڕبۆ ڕاخرا چەند ڕۆژێک پێش ئەوە چەندین شەهید درابوون لە کوردستان بەهۆی بردومانەکانی دەوڵەتی تورکیاوە بە هیچ شێوەیەک نەمان بینی هیچ بەرپرسێکی سیاسی بەڕوونی ئاماژە بە بابەتە مەترسیدارەکانی تیرۆری دەوڵەتی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستان بکات بە تایبەت چەندین کەسایەتی لە شار و شارچکەکانی کوردستان تیرۆر کراون و بۆ هۆکارەوە سەدان خەڵکی سڤیل تا ئێستا شەهید بوون ئەمە جگەلەوەی تا ئێستا بە نزیکەی 300 گوندی کوردستان لە ژێر مەترسیدا بۆ ڕوبەڕووی چۆڵکردن بۆتەوە تا نزیکەی 600 گوندی تر لەو ناوچانە بەهۆی مەترسیەکانی دەوڵەتی تورکیا و ئەگەری چۆڵبوونیان هەیە بۆیە ئەم نابەرپرسیارەتی کە هەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە یان بە تایبەت ئەگەر ڕوونتر بڵێن پارتی دیموکراتی کوردستان خواستی هەبێت بۆ هاریکاریکردنی دەوڵەتی تورکیاوەکۆی کە لە ماوەی ڕابردوودا کردوێتی ئەکرێ بڵێن ئەمە بابەتێکی ئێجگار مەترسیدارەوە لە داهاتوودا لێکەوتەکانی شەڕێکی خۆکوژی لێ ئەکەوێتەوە کە ئەوی شەڕێکی ئێمە ئەزانین مەترسێکی ئەوەیە کە بێ بە شەڕی دەستە و یەخە و هاریکاریکردنی دەوڵەتی تورکیا بۆ بەرەنگاربوونەوەی پارتی کرێکارانی کوردستان و داگیرکردنی خاکی هەرێمی کوردستان زیاتر لەوەی کە ئێستا داگیرکراوە چونکە ئەو ڕێژەیە کە ئێستا لەژێر دەستی دەوڵەتی تورکیایە نەک بە تەنیا سەروەری خاکی هەرێمی کوردستان بەڵکو سەروەری خاکی عێراقیشی خستۆتە ژێر پرسیار و مەترسیەوە و دەوڵەتی عێراق تەواو کەمتەرخەمە وەک هەرێمی کوردستان لە بەرامبەر بەرگریکردن لە خاکی هەرێمی کوردستان و ئەو ناوچانەی کە داگیرکراوە بۆیە هەم عێراق و هەم هەرێمی کوردستان لە دۆسیەدا کەمتەرخەمن و دەوڵەتی عێراقیش بە هیچ جۆرێک عێراقی نەخستە ژێر ببوورە دەوڵەتی تورکیای نەخستە ژێر باری بەرپرسیارەتی تا عێراق داوا لە دەوڵەتی تورکیا بکات دەستبەرداری ئەو فشار و داگیرکاریانە بێت. بله باشە مامۆستا هەنێکیش هەلوەستە پەدەکە دیارەش بەروی سەدەمی vê babetê de ez ê behsê helbestê pedekê nekim yani ew jî li gel dewletê Tirkiye ne û niha ev êrişê ku li dijî Partiya Karkerên Kurdistanê henin pedekê jî di nav de ye ev ya hemû temaşevanê me jî dizanin. Lê di vê pêvajoyê de mijara hilbijartin hebû û mijara hilbijartinê destpêkê me behs kir pêwîst bû 2022 de hilbijartinên parlamento pêk werin niha mangê 6 diviya bu pêk were ew jî têguhertin Nêçîrvan Barzanî çû Baxda li wê derê bi aliyê siyasî re Serokwezîr Serokkomarê Iraqê re hevdîtin pêkanî îro heyetek ji Îranê çû Hewlêr ew jî li gel Mesûd Barzanê rûniştin mesele çi ye çima pedeke navxwazê hilbijartin pêk were ev daxwaza pedekê çi qas têkiliya xwe bi Tirkiye re û ev êrîş û şerê li dijî başûr re henin û her wiha partiyê de jî dixwazin hilbijartin pêk werin ez yek pirsê dikim bo gotinê we nebirim giştî ev meselê hilbijartinê dikarî çend deqa ji me re basî bike زۆر سپاس کاک ئامەدبەر لەوەی وەڵامی ئەو پرسیارەی بەڕێزت بدەمەوە بەڕاستی خۆی ئەمێ بابەتێک باس بکەم ئەویش ناڕوونی و نەخستنە ڕووی زانیاریە بۆ خەڵکی کوردستان و بۆ خەڵکی عێراقیش لەبارەی ئەو سەردان و ڕێکەوتنانی کە بە ئەنجامە گەێندن بە تایبەت لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان بە تەواوی پەتی کەوتووە و هیچ چاودێریەک بەسەر حکومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمەوە نییە و ئەمە بابەتێک کە ئەکرێ بڵێن ئەکرێت چەندین ڕێکەوتنی دیکەی وەک ڕێکەوتنی گرێبەستە 50 ساڵێکی پارتی دیموکراتی کوردستان و دەوڵەتی تورکیاش ڕێک بخرێ بەبێەوەی خەڵکی کوردستان ئامادە بێت کە چەندین ساڵ بەسەر ئەو ڕێکەوتنە تێپەڕیەوە تا ئێستا خەڵکی کوردستان نایزانێ بۆیە لە غیابی پەرلەمانی کوردستان و چاودێریکردنی دەسەڵاتی یاسادانان لە هەرێمی کوردستان ئەکرێ بڵێن ئەم جۆرە سەردانانە سەردانی مەترسیدارن و بە تایبەتتر لە هەرێمی کوردستان مەسعود بارزانی بە ئارەزوی خۆی پێشوازی لە خەڵکەکات سەرپەرپرسی پارتە سیاسیەکان بە ئارەزوی خۆیان پێشوازی ئەکەن لە کاتێکدا سیاسەتێکی استراتیژی دەرەوەی هەرێمی کوردستانمان نییە بزانین کاتێکە نێچیروان بارزانی یا مەسرور بارزانی یان بە سەرۆکی وڵاتێک کاتێکە تێ بۆ کوردستان چ جۆرە استراتیژێک چ جۆرە ڕێکەوتنێک کراوە تا بۆ خەڵکی ئاشکرا بێت و زانیاریەکان ڕوون بن بۆیە سەردانەکەی ئەردۆغان لە میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان و هێندەی باسی قەرەخەرمان و ساوەر و میواندارەکەی نێچیروان بارزانی و پێکەنینەکەی ئەردۆغان بۆ مەسرور بارزانی و نێچیروان کراوە هێندە باسی زانیاریەکان نەکراوە هەوڵ دراوە باسی خواردنەکردن و باسی تشتن بڵێ لە کاتێکدا زانیاری گرنگەکان فەرامۆش ئەکرێن و ڕێککەوتنەکانی دیکە بە جۆرێکی تر ئەشاردرێنەوە واتە بە زانیاری لاوەکی
زانیاری گەورە لە خەڵکی کوردستان ئەشاردرێتەوە. خاڵێکی تر ئەمە ڕاستە بۆ عێراقیش کاتێک کە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کرد بە هەمان شێوە میدیای پارتی دیموکراتی کوردستان و میدیاکان دیوی ڕاستەقینەی سەردانە و ئامانجی سەردانەکەیان شاردەوە کە بەشێکی پەیوەندی بە گوتارەکانی ئەردۆغان و ڕێکەوتن و ئاستە تازەکانی لێک تێگەیشتنەوە هەبوو بەتایبەت هەرێمی کوردستان هەموو هەوڵێکی ئەوەیە لەو پرۆژە بازرگانیانی کە تازە واژوو کراوە لە نێوان دەوڵەتی تورکیا و عێراق هەرێمی کوردستان پشتی تیا هەبێت لە جێبەجێکردنی یان وەرگرتنی ئەو پرۆژانێکی هەیە. خاڵێکی تر پەیوەنددار بە دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پارتی ئێمە واقعەکە ئەیزانی پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزی سونەکانی دوای ڕوخانی ڕژێمی بەعەس نییە بڵێت من پاشەکشە ئەەکەم لە هەڵبژاردن و بارودۆخێکی ئاساییە، چونکە پارتی دیموکراتی کوردستان هێزی ئاسایشیان لە دەستە، ئاسایشی حزبی میلیشیایی و چەکداریان لە دەستە. پارتی دیموکراتی کوردستان بانقەکانی کوردستانی لەژێر دەستە، کوڕەکانی بارزانی دەستیان گرتووە بەسەر چەندین مڵک و ماڵی کوردستان. بۆیە ئێمە ئەزانین لە ئەرزی واقعدا بەشداری ئەنجامدانی هەڵبژاردن بەبێ بەشداری پارتی دیموکراتی کوردستان واتە ئەوەی کە یاد و ئیدارەی دروستە بێت یان دانپیانەنان لە دەرەنجامدا بە دەرەنجامی هەڵبژاردنەکان دروستە بێت، چونکە کاتێککە هەڵبژاردنیش کراوە خۆ پارتی و یەکێتیش هەر بە هەمان شێوە لە ڕێگەی سەختەکاری و بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان پێشینە بە بەکارهێنانی کۆتاکان زانیوێتی ئەو ڕێژەی کورسی کە پێویستێتی بۆ ململانەکان چەندە و بە بەکارهێنانی یەک بازنەی ئەوەی کە دهۆک و ناوچەی بادینانی کردوتە ئامان هەمیشە زۆرینەی دەنگی بەکارهێن بەدەستێناوە. بۆیە پارتی بەشداری نەکردنی هەڵبژاردننی هێندەی سیناریۆیەکە هەندەی ئامانجێکی ڕاستەقینە نیە، چونکە خۆی زانێت نە کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەی قبوڵە، نە ویلایەتە یەکگرتووەکان، نە وڵاتانی هاوپەیمانیش ئەو بابەتیان قبوڵە و هەرێمی کوردستان و عێراقیش ئەکاتە بەردەم مەترسیەکی گەورە. بۆیە پارتی هەڵساوە و ئێستاش ئەو یاریی کە لە سەرەتاوە ڕوون بوو نەخێر پارتی ئێوێ بەشداری هەڵبژاردن کە پارتی ئێوێ بەشداری پرۆسی سیاسی بکە، بەڵام بە جۆرێک لە گەمە کە بێت زامنی زۆرینەی کورسەکان بکاتەوە لە ڕێگەی ساختەکاری وەک ئەوەی کە کردی. یەکێک لەو بابەتانی کە پارتی ئێستا زۆر بۆی گرنگە بەتایبەت مەسرور بارزانی بزانێت ئەبێتەوە بە سەرۆکوەزیران یان بیزانیە ئەبوایەوە بە سەرۆکوەزیران هەڵبژاردننی قبوڵە کرد، چونکە ئێستا هەم کۆمەلگای نێودەوڵەتی و ناوخۆی هەرێمی کوردستانیش بەهۆی مەسرور بارزانی و تەنگژەی گەورە دروست بوون. بۆی یەکێک لە بابەتەکان ئەوەیە زامنی ئەوە بکەن کە چۆن مەسرور بارزانی دەبێتەوە بە سەرۆکوەزیران. خاڵێکی تر ئەوەیە کە چۆن پارتی زامنی ئەوە بکات زۆرینەی دەنگەکان ئەو دەبێت دواتە وەکو براوی یەکەم، چونکە ئەو دژی فرەبازنەیە و بە فرەبازنەیی ناتوانێت هەمان ئەو فێڵ و ساختەکاری کە لە ماوەی ڕابردوو لە هەڵبژاردنەکان لە دهۆک بە ئەنجامی گەیاندووە جارێکی تر بۆی مسۆگەر ببێتەوە. بۆیە لەو کاتێک کە هەڵبژاردنیش دواخراوە تا ئێستاش نێچیروان بارزانی لە هەوڵدا بوو بۆ ئەوەی هەڵبژاردنەکان بەلای کەمەوە بۆ 2 مانگی دیکە دوا بخرێ تا ئەو کاتێک کە پارتی مەرجەکانی دەچێتە بواری جێبەجێکردنەوە و بەشداری هەڵبژاردن دەکە ئەو کات وا پیشان بدرێت کە داخوازیەکانی پارتی جێبەجێ کراوە پارتی سوورە لەسەر بابەتی بەرگریکردن لە مافی پێکهاتەنەتەوەی و ئاینەکان و سوورە لەسەر بابەتی ئەوەی کە چۆن پێکهاتەکان بە تێکڕا بەشداری پێ بکات. بۆیە پێم وابێت بەم بارودۆخی کەوا بڕوات عێراقیش لەژێر بابەت و ڕۆشنایی ئەو فاکتانەی کە باسم کرد ئەچێتە ژێرباری ئەوەی کە هەڵبژاردنەکان دوا بخرێت و چونکە ئەگەر هەڵبژاردن بەبێ پارتی بکرێت لە دەرەنجامدا چەندین ناکۆکی دیکە لێ دەکەوێتەوە پارتی هێند هێزێکی دیموکراتی خوازی مەدەنی نییە کە دان بنێت بە دەرەنجامی هەڵبژاردننی پارتە سیاسەکانی دیکە لە کاتێکدا خۆی تێدا نەبێت. بۆیە نێچیروان بارزانی تا ئەم کاتە بەردەوامە لە گفتوگۆکانی و من بە دووری نازانم لەو سەردانی ئەردۆغاندا بە نهێنی داخوازی پارتی بە سوودانی سەرۆکوەزیران و لایەنە پەیوەندیدارەکانی عێراقیش گەیەندرا بێت بەوەی کە داوا بکرێت هەڵبژاردنەکان دوا بخرێت لە پێناو ڕازیکردنی پارتی دیموکراتی کوردستان. بۆیە ئەم سەردانی نێچیروان بەشێکی پەیوەندی بە سەردانەکەی ڕەجەب تەیب ئەردۆغانەوە هەیە، بەشێکیشی پەیوەندی بە دواخستنی هەڵبژاردنەکانی مانگی 6 داهاتەوە هەیە. بۆیە هێزە کوردستانیەکانیش لە حاڵی حاضردا ئەگەر پێداگیریشیان هەبێت لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وابێت بەپێی پێشینەی بەرژەوەندیەکانی لەگەڵ
پارتی دیموکراتی کوردستان ئەگەری ئەوەی هەیە کە بچێتە ژێر ئەو داخوازیە، بەڵام ئەنجام نەدانی هەڵبژاردن و دواخستنی هەڵبژاردن لە فاکتدا کاک ئامەد ئەمێ ئەوە بڵێم شەرمەزاریەکی زۆر زۆر گەورەیە بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان ئەم بەرپرسانەی کە هەیەی لە سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێم و تەواوی ئەم ناوەندانە شەرعیەتی حکومڕانیان بە یەکجاری لەدەستداوە و پێم وایە هەر ڕێککەوتنێک لە ئێستادا بەبێبوونی پەرلەمانی کوردستان بەبێبوونی حکومەتێکی شەرعی هەر بۆ خۆی ناشەرعیە لە حاڵی حاضردا بۆیە پێویستە هەڵبژاردن بکرێت و هەڵبژاردن ئەنجام بدرێت ناکرێت لە ساڵی 92 تا ئێستا کە هەر کاتێک هەڵبژاردن کرابێ شەڕ لە نێوان پارتی و یەکێتی دروست بووە و پارتی بەتایبەت دوستوێتی دەرەنجامی هەڵبژاردنەکان بەو جۆرە بێت کە خۆی دەوێت بۆیە بابەتی فرەبازنەیی هەنگاوێکی گرنگە لە کوردستان پەیڕۆ بکرێت پێشتریش لەلایەن بزوتنەوەی گۆڕان و چەندین هێزی سیاسی دیکەی ئۆپۆزیسیۆن لەناو کوردستان کە ئەو کات ئۆپۆزیسیۆن بوون داوا هەبوو کە بابەتی فرەبازنەیی لە شارەکان پێشکەش بکرێت هەر ئەو کاتیش پارتی دیموکراتی کوردستان لە دژی بوو. بله پرسا داوی اگر هەڵبژاردن چێ بێ یعنی مانگێ شاش ئاژی سێ مانگێدن ji bo pirsgirêkên li Başûrê Kurdistan hilbijartin dikare bibe çareserî yani ji ber ku mijarê aborî heye têkiliyê li gel Baxda pirsgirêkin têkiliyê li gel Tirkiye pirsgirêkin ji pirsgirêka re hilbijartin eger kompozisyonek ha derkeve dîsa partî û yekîtî û êdinê ew bikare bibe çareserî an na هەڵبەت ئەنجامدانی هەڵبژاردن لە هەموو بارودۆخێکدا گرنگە هەڵبژاردن یەکێکە لە میکانیزمەکانی دیموکراسی چونکە بە دوایدا بابەتی دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات دێت بە دوایدا ئاڵ و گۆڕی حکوومەت دێت بە دوایدا بابەتی شەفافیەت و چاکسازی و بەرنامەی حکوومەت دێت بە دوایدا پراکتیزەکردنی بنەماکانی دیموکراسی دێن هەموو ئەمانە بابەتی یەکانگیرن بە دوایە کە ئەکرێت بابەتی تاواکاری بن بۆ هەڵبژاردن بەڵام لەم بارودۆخی ئێستادا بڵێ یەکێک لە هەنگاوە گرنگەکان بابەتی هەڵبژاردنە بەڵام قەیرانی هەرێمی کوردستان و کە گەیشتۆتە ئاستێکی ستەمکاری و فاشیسم لە زۆر شوێندا ئەکرێ بڵێن هەڵبژاردن لە کوردستان لە ماوەی ڕابردوو پارتی دیموکراتی و یەکێتی نیشتیمانی کوردستان کردویانتە میکانیزمێک و بەکارهێنانی وەکو میکانیزمێک بۆ درێژەدان بۆ دیکتاتۆریەت و فاشیزم و ستەمکاری کە لە ماوەی ڕابردوودا پەیڕەویان کردو بە بەڵگەی ئەوەی بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان بە فرەبازنەی ڕازی نییە چونکە لە ماوەی ڕابردوودا دهۆکی قۆرخ کردووە لە کاتێکدا وەک ئەوەی پارتی دیموکراتی کوردستان هەموو جارێک لەناو بازنەی هەولێر لەناو شاری هەولێر بە هەموو هەوڵ و تەقەڵایەکی خۆی دوو کورسی پێدێت ئەوەی دیکەی لە ناوچەکانی دیکە بەڕێکەوتن و لە ڕێگەی هێزە ئەمنیەکانیەوە بەدەستەهێنێت یا دواتر بە پشتیوانی پێکاتە ئاینی وەنەتەوەیەکان هەوڵەدا ئەم هێزەی خۆی مسۆگەر بکە بۆیە هێزی گەورەتر بۆی گۆڕانکاری لە کوردستان دروست بکە یەکەم شت بنەمای بڕوابوونە بە دیموکراسی و دیموکراتیزەکردنی پرەنسیپەکانی دیموکراسی بۆ خۆی و پابندبوون و قبولکردنی هێزی جیاوازی دیکەیە لە کوردستان بۆ نمونە ڕێگا بدەن هەڵبژاردنێکی خاوێن و شەفاف ببێت نەک هەڵبژاردنێک لە لیستەکەیدا کاک ئامەد بۆم گرنگە ئەوە بڵێم هەڵبەت ئێمە خەڵکی هەر چوار بەشی کوردستان و کوردستانەکان هەر هەمویان مافی دەنگدانیان هەیە ئێمە بۆ لە هەر وڵاتێکی دیکە خەڵک چەند ساڵێک لەوێ پەنابەر ئەبێت مافی هەیە دەنگدان من هەمیشە لەگەڵ ئەوەم خەڵکی هەر بەشێکی کوردستان مافی هەیە وەکو ماف لە هەر شوێنێکی کوردستان دەنگ بدات بەڵام لە ڕووی کردەی یاسایەوە لە ڕووی بابەتی یاسایەوە بۆ نمونە ئەگەر باسی بکەین پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هێزەکانی ڕۆژ لە ڕێگەی دەرکردنی ناسنامە هەمویان بوون بە دەنگدەری پارتی دیموکراتی کوردستان یان بەشێک لەو هێزە ئۆپۆزیسیۆنە سیاسیانی کە لەگەڵ پارتی دیموکرات نزیکن هەمیشە دیارە دەنگدەری پارتی دیموکراتن یان بەشێک لە ئاوارەکانی ڕۆژئاوای کوردستان بوون بە دەنگدەری پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی دەرکردنی ناسنامە و پێدانی بڕێک لە پارە و دابزامنکردنی بەشێکی کەمی ژیانیان بۆیە ئەم بابەتانە لەلایەک بابەتێکی دیکە پەیوەندی بە بوونی خەڵک هەیە لە ناو لیستی دەنگدەران تەمەنی لە سەروی 140 بۆ 50 ساڵە بەپێی ئەوەی کە مافی دەنگدانی هەیە بەڵام ئەم کەسانە لە بنەمادا لە ژیاندا نەماون کۆچی دواییان کردووە لیستی دەنگدان یەکێکی دیکە لەو بابەتانی کە پێویستە پاک بکرێتەوە پێویستە فرەبازنەی ئەنجام بدرێت پێویستە ساختەکاری بە تێکڕا لە بن بێت و پارتی دیموکراتی کوردستان دەستبەرداری ئەو ستەمکاریە بێت لە سەروی هەمویانەوە کاک ئامەد ئەبێ ئەوە بڵێم پارتی دیموکراتی کوردستان بۆی نییە باس لە ئازادی و لە دیموکراسی بکە لە کاتێکدا شێروانی و قارەمان
شکری زەینەدین و سلێمان ئەحمەد کە ئەوە نزیکی 6 مانگە تا ئێستا بێسەر و شوێنە هێشتا بوێری بکە باسی دیموکراسی و ئازادی بکە لە کوردستان. پارتی دیموکراتی کوردستان کاتێک بۆی هەیە لەگەڵ سەرۆکی حکوومەت باز لە دیموکراسی و شانازیکردن بە دیموکراسیەوە بکات کە واز لە تۆڵەکردنەوە و ڕقوکی نەبێنێت لە خەڵکی ئازادی خوازی بادینان، لە چالاکوانانی ئازای بادینان، لە خەڵکی تێکۆشەری بادینان و سلێمانی و هەولێر و ناوچەکانی دیکەی کوردستان نەچێ یەخەی خەڵکی هەڵەبجە بگرێ و لە وڵاتانی دیکەوە بانگی کە سوکاریان کا لە بەرەوەی کچیان یا کوڕیان لەو شارە ڕەخنە لە پارتی دیموکراتی کوردستان نەگرن. بۆیە کۆمەڵێک بەهای گرێدراوی بەیەکەوە هەیە هەر هەمویان پەیوەنددارن بۆی کە بڵێن چۆن لە داهاتوو ئەکرێ چاکسازی بکرێ. مەسرور بارزانی بۆی نییە باز لە چاکسازی بکە لە کاتێکدا خۆی گەندەڵەکانی زیاترن لە مەسرور بارزانی. بۆیە چاکسازیەکان پێویستە بە شێوەیەکی واقعیانە بێن ئەگەرنا وەکەوەی کە چۆن ئێستا بەشێکی گەورەی خاکی هەرێمی کوردستان داگیر کراوە لەلایەن دەوڵەتی تورکیاوە ئەگەر بێت و ئەم شەڕانەی تورکیا پەرە بسەنێت خاکی کوردستان زیاتر داگیرەکرێت ئەگەریەوەی هەیەکی هێزە تیرۆریستەکانی سووریا و ئەو هێزانەی کە هەماهەنگن لە داعش لەگەڵ دەوڵەتی تورکیا هەر هەمویان بهێنرە ناو خاکی هەرێمی کوردستان و ئێرانیش ململانێ و ڕقەکانی بەردەوام بێ. بۆیە بەم بەرچاوڕوونیەی کە ئێستا هەیە بە کورتی ئەمێ بڵێم هەرێمی کوردستان لەلایەن پارتی دیموکرات بە پلەیەک ئەنجایەکی نیشتیمانی کوردستان و هێزەکانی دیکە و عێراق خراوەتە ژێر مەترسی. gelek spas Pres Niyaz Abdullah gelek spas ji we êvar baş temaşevan nêja gelek spas ji we jî êvar baş.